بەهۆی تەرخان نەکردنی بودجەوە دەیان شوێنەواری سلێمانی لە بەردەم مەترسی لە ناوچوندان و لە دوای 2014 حکومەت بە پاساوی قەیرانی دارایی هیچ بڕەپارەیەک بۆ شوێنەوار و خانووەکە لە پووری و مێژوویەکان تەرخان ناکات. شوێنەوارناسێک دەڵێت لە 7 گەڕەکی سلێمانی لە کۆی 250 خانووی کەلەپوری دەیان خانوویان ڕووخاون و مەترسی لە ناوچوونیان هەیە. لەو ژمارەیە تەنها 7 خانوویان خاوەندارێتیان گوەستراوەتەوە بەهۆی نەبوونی بودجەشەوە ناتوانن نۆژەنیان بکەنەوە. گەڕکۆنەکانی شاری سلێمانی پێگاتون لە 7 گەڕێکی کۆن کە لە جوولەکانەوە دەست پێکات. جوولەکانە سەرشەقامە، دەرگەزیێنە، ماڵکەندیە، سابونکەرانە. ئەم 7 گەڕەکەت لە ناوش کە شاری سلێمانی لێ پێگاتووە ژمارەیەکی زۆر خانووی کەلەپوری تێدایە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی ئەو سیستمەی کە لە شارەوانی سلێمانیە پەیڕەوە کرا کە دژ یەک بوو لەگەڵ پاراستنی شوێنە کەلەپوریەکاندا زارێکی زۆر گەشتو بە ژێرخانی کەلەپوری شارەکەمان. بە خۆشحاڵیەوە لە 2020دا یاسای پاراستنی شوێنە کەلەپوریەکان دەرچوو کە تێیدا مافی پاراستنی ئەم شوێنە کەلەپوریانی گەڕاندوتەوە بۆ حکومەت یاریێ و بۆ بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی. خۆشبەختانە ئێمە وەکو شوێنەواری سلێمانی توانیمانە 14 خانوو تاکو ئێستا ئیستیملاکەین. لەو 14 خانووە ئێمە نزیکەی 8 خانومان تاکو ئێستا نۆژەن کردوێتەوە. هەر یەکەی لەم خانوانە کە ئێستادا بەکاردێتەوە وەکو شوێنی وەکو هوتێل، وەکو بازار، وەکو ئیراوەتەوە بە ئیستیسماری تیاداکرا و دراوەتەوە بە هاوڵاتیان و هەم حکومەتی سوپاداکە و هەم شارەکەشمان کەوکو خۆی ماوەتەوە ئەم شوێنە کەلەپوریانە. بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی دەڵێت تا ئێستا سەرمایەدارەکانی سلێمانی هاوکاریان بوون لە نۆژەنکردنەوەی ئەم خانوانە و تێچوەکانیان لە ئەستۆ گرتووە. هاوکات پاڵپشت بە یاسای پاراستنی شوێنەوار و خانووە کەلەپوریەکان کە لە ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەو خانوانەی مڵکی خەڵکیە و شوێنەوار قەدەغەی مامەڵە پێوەکردنی خستۆتە سەریان نابێت بێ پرسی فەرمانگەکەیان دەستکاری بکرێن یاخود بڕوخێندرێن. بەڕێوەبەری شوێنەواری سلێمانیش دەڵێت حکومەت هیچ بودجەیەک تەرخان ناکات لە کاتێکدا پێش ساڵی 2014 ساڵانە بڕی 4 بۆ 5 ملیار دینار تەنها بۆ شوێنەوار و خانووە کەلەپوریەکانی سلێمانی تەرخان دەکرا. ئێمە پێش 2014 پێش قەیرانی دارایی هەموو ساڵێک لە ڕێی پارێزگاوە تقریبا 4 بۆ 5 ملیار دینار تەخسیس کراوە بۆ بەس بۆ بەڕێوەبەرگی شوێنەواری سلێمانی. ئەوە بوو لە ساڵی 2012ەوە ئەم کاتە سەردەمی کاگ بەرۆز بوو بڕی 7 ملیاری تەخسیس کرد بۆ نۆژەنکردنەوەی 5 خانوو. یەکێک لەو خانمانە بوو کە بارەگای شێ مەحموود کە ئەو بڕەپارەی بۆ تەخسیس کرا فریا نەکەوتین، پارەکەی بەشی نەکرد. بۆیە ئەم ئینشاڵڵا لە ئایندەیە لەگەڵ ڕێکخراوی سیدۆیە کە بتوانین ئەو خانووەتەوە بکەین. ئەجنا باقی پارەکان باقی پرۆژەکان وەکو ئوتێل پەراح، وەکو خانووی ڕۆکتەڕاق، وەکو ئازادی نووریبەگ، وەکو خانووی کەلەپوری حاجی عوسمان چاوێژ، ئەمانە هەمووی ئیشی بەڕاستی ئیشی تەواوی تیاکراوە. بەڵام قۆناغی دوای ئەوە ویسمان بە هەمان شێوە ئەو خانوانەی کە بەڕێوەبەرگی شوێنەواری سلێمانی ئیستیملاکی کردووە کە 7 خانوون، قۆناغی یەکەم بوو ئەوە 5 بینا بوو. قۆناغی دووهەمیش وا بەنیاز بوون کە 5 خانووی تریش بخەینە بەردەوام، بەڵام ئیترا بوو لە 2014 قەیرانی دارایی بەسەرا. لە وڵاتانی دیکە حکومەت بە تایبەت پارێزگاری لەم شوێنەوارانە و کەلەپورە دێرینەکان دەکات و کراون با شوێنێکی گەشت و گوزار بۆ هاوڵاتیانی بیانی و نێوخۆیی و هاوکات پاراستنی مێژوو سیمای جوانی شار و وڵاتە. بەڵام لە هەرێمی کوردستان سەدان شوێنەوار و ماڵ و خانووی کەلەپوری بەبەرچاوی حکومەتەوە لە ناوچوون و لە ناو دەچن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.